سڵاتان لەبێ ئەوم کاتتان باش لە شەقامی ئۆرزین بەڕوبەردەرکی سەرا کۆمەڵگای پەروەردەی مارگرێت لێرە ئەم بەیانە چالاکیەکیان ئەنجام داوە تێیدا قوتابیانی ئەو قوتابخانەیە لەگەڵ مامۆستایان بە شێوازێکی جیاواز کە جلوبەرگی کوردیان لەبەردایە شیرینی و گوڵ و وێنەی کەسایەتیەکانیان بەدەستەوەیە دەیبەخشنە هاوڵاتیان لە ساڵیادیدا فەرموو ئەوە بۆ تۆ بوو لە ساڵیادی دامەزراندنی سلێمانیدا مامۆستا خەزانم لەگەڵ مامۆستا سڵاو لێبێ پێم بڵێ ئەم چالاکیەتان چۆنەوە بە جیاواز و بەم بەیانی و بەم گڕوتینەوە جلی کوردیتان پۆشیوە ئامانجتان چییە؟ زۆر سپاس دەکەم بەخێر بن سەرچاوت طبعاً هەمیشە سلێمانی لەوە گەورەتر بۆ کە ئێمە بە چاوێکی یەک ڕۆژە سەیری بکەین ڕۆژی چواردەی مانیادی دامەزراندنی سلێمانیە ئێمە وەکو کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان ڕێکخراوی خێرخوازی کەریمی عەلەکە هەستاین بەم چالاکیە بە مەبەستی زیاتر ئاشناکردنی مناڵەکانمان بە کولتورەکەی خۆمان و بە شاری سلێمانی ئێمە منداڵەکانمان ئەمڕۆ برد بەرەو ماڵی سۆفی کەریم لەوێ کۆمەڵێک خۆتان بینیتان کۆمەڵێک شتی زۆر تایبەت و کلتوری لێیە کە پێویستەکە منداڵەکان لە بەرچاویانە بمێننەوانی کە ئێستا نەماوە بەوێ ئاشنامانکردن لەوێ بەرەو سەرا ڕۆین بەرەو سەرای سلێمانی کە ڕەمزی سلێمانیە لەوێ شەوانێ بەرەو ماڵی شاعیران و ڕۆشنبیرانە ڕۆین کە چاخانەی شەعبە ئەبینم وێنەی کەسایەتیەکان بەدەست مناڵەکانەوەیە بەڵێ هەر یەکێک لەم پۆستەرانی کە ئەیبینیت ئەمە لەسەر ئەرکی دکتۆر تەها ڕەسوڵ دەستگای خێرخوازی کەریمی عەلەکە کراوە بە مەبەستی زیندووکردنەوەی ئەم کەسایەتیانە لە چاوی هەموو مناڵەکانمانە. باشە دەستان خۆش بێ زۆر زۆر سوپاس دیارە لە ساڵیادی سلێمانیدا ساڵانە چەندین چالاکی ئەنجام دەدرێت لە دەستپێکدا دیارە لە چەند ڕۆژی سەرەتایی ئەوەی کە بەرەو ساڵیادی سلێمانی بڕۆین چەندین گروپ چەندین ڕێکخرا و وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەبەری ڕۆشنبیری چالاکی جیاواز و جۆرا و جۆر ئەنجام دەدەن لە ساڵیادی دامەزراندنی سلێمانیدا دیارە ساڵیادی دامەزراندنی سلێمانی کە دەکاتە چواردەی ئەم مانگا ساڵیادەکەیە بەڵام ئیدی لە ناوەڕاستی ئەم هەفتە و لە سەرەتای هەفتەی داهاتووشەوە چالاکیەکان بەو بۆنەوە دەست پێ دەکات و بەردەوام دەبێت ئەم چالاکیەی کە دەیبینن قوتابیانی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێتە لە شاری سلێمانی کە هاتوونەتە نێو بازاڕ سەرەتا لە ماڵی سۆفی کەریمەوە لەوێ چەند چالاکیەکیان ئەنجامدا دواتر ئێستا هاتوونەتە نێو بازاڕ و شەقامە گشتیەکان و لێرە شەوە دیارە بەڕێ دەکەون بەرەو بەردەرکی سەرای سلێمانی و چاخانەی شەعب و لەوێوە ئەم مناڵانە وێنەی کەسایەتیەکانیان بەدەستەوەیە کەسایەتیەکانی شاری سلێمانی لە ڕۆشنبیرانە ئەدەبان کەسایەتیە سیاسیەکان کە هەرێکەی ژیاننامەیەکی بە کورتی بۆ ئاشنابوونی مناڵانە زیاتر بە ئەو کەسایەتیانە و ناسینەوەیان دیسانەوە زیندووکردنەوەیان لە بەردیدی مناڵان لەگەڵ ئەوەیدا گوڵ و شیرینیان پێشکەش بە هاوڵاتیان دەکەن بە دوکانداران و ڕێبوارانی ئەم شەقامە دەکەن هاوکات جلوبەرگی کوردیان پۆشیوە کە بەتایبەت جلوبەرگی ناوچەی سلێمانیان پۆشیوە کە هەریەکەیان جلوبەرگێکی تایبەت و جوان و جیاوازە مناڵەکان کلااوزەڕ و میێخەک و گوڵی جوان جوانیان بەدەستەوەیە ئامانج لەم چالاکێش دەیانەوێت یادی سلێمانی هەمیشە بە بەرزی بهێڵنەوە.